بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ پەرلەمانی کوردستان میوانداری سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی کرد بەشێکیش لە پەرلەمانتاران ڕای دەگەنن متمانەیان بە وەڵامەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی نەبوو و قسەکانیان جێی متمانە نەبوو و هیچ بەڵگەودا تایەکیشان لەبارەی ئەنجامدانی داهات و ئەنجامدانی چاکسازی و گێڕانەوەی داهات لە بەردەستدا نەبووە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا بەفعلی لەم ماوەی ئەم کابینێدا هیچ هەنگامێک نراوە بۆ چاکسازی ئەگەر هەنگاو نراوە بەرهەمەکانی چین و لە دۆسەی نەوت و خاڵە سنووریەکان چ هەنگامێک نراوە و ئەمڕۆ سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی چ بەڵێنێکیان لەبارەی موچەوە بە پەرلەمانتاران و بە خەڵکدا بە میواندارێک لە بەڕێزان ئەبوو کاروان ئەندامی پێش و پەرلەمانی کوردستان لە سودۆی سەرەکی هەروە لە هەورێرەوە عومەر گۆڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان سەرەتا راپۆرتێک دەبینین. ئێستادارەی موچەخۆران و خانەنشینان سەرۆکی حکوومەت وتارێکی لەبارەی کارەکانی کابینەکەی لە ناو پەرلەمان خوێندەوە. بەشێکیش لە پەرلەمانتاران دەڵێن سەرۆکی حکوومەت هیچ بەڵگەیەکی پێ نەبوو کە بیسەلمێنێت چاکسازی ئەنجامداوە و باسی لە هیچ بڕەداهاتێکیش نەکرد کە بەو هۆیەوە بە حکوومەت گەڕابێتەوە. ئەوەی نەمان کردبێ لەبارەی موچەشەوە سەرۆکی حکوومەت هێرم ڕایگەیاند حەز ناکەین بڵین موچە بڕاوە ئەمە خۆگونجاندنە و دواکەوتنی موچە خەتای ئەو نییە. وتارەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کاردانەوەی لێکەوتەوە. بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن متمانەیان بە قسەکانی نییە. وتارەکەی وەک داڕشتنێک وە بۆ هیچ داتایەکی لەبارەی زیادکردنی داهات و ئەنجامدانی چاکسازی تێدا نەبوو. بە شێوازی قسەی کرد کە هیچ کێشە و گیر و گرفتێک هیچ قەیرانێک لە وڵاتە نیە، ینی وەک شامی شەریف وایە لە کاتێکدا بەداخەوە ئێمە دەیان قەیران لە هەرێمی کوردستان هەیە. ئێمە بۆ خۆمانێکێک لە گرفتەکانمان ئەوەیە ڕەنگە گرفتەکان ئەوەندە زۆر بن لە نەک 2 دقە بە 2 سەعاتی نەتوانین بیخەینە ڕوو. لە مانگی ئەوە نزیکەی مانگی دەبڵێ موچەی مانگی 4 دابەش نەکراوە وەنیە؟ یعنی نزیکەی 6 موچە لە ئەم ساڵ هی فەرمانبەران هی هاوڵاتیان لە لای حکوومەتە لەم سەیرانی دەکوێت و موچە هەر لەم ساڵ 6 موچە تاخیر کراوە. لە وەڵامی هەندێک لە پرسیارەکانی بەڕێزیان پێچێ نەک هەر من هەموو پەرلەمانتارانی وڵەکە نیگەرانێکیان بۆ دروست بوو بێتایبەت لایەنی ئۆپۆزیسیۆن. ئێمە نوێنەری خەڵکین، ئێمە بەڕاستی ئازار و معانات و ئێشوژانی خەڵک دەگەێنین بە پەرلەمان. خەڵک ئێستا برسیە، خەڵک داوای موچەکە، کێشەی گەورەی خەڵک لە هەرێمی کوردستانە دابەش نەکردنی موچە و لێبڕینی نایاسایی موچەیە. بۆیە زۆربەی پرسیارەکان لەسەرەوە بوون. کاتێک تەبان وەڵاممان وەرگر ئێمە وەڵامەکە بۆ ئێمە و بۆ لایەنی ئۆپۆزیسیۆن و پێچێ بۆ کوی پەرلەمانتارەکان دڵخۆشکەر نەبوو بێ. ئێستا 28 ملیار و 476 میلیۆن و 657 هزار دۆلارە کە دەکاتە بەشێکی دیکەی وتارەکەیدا لە پەرلەمانی کوردستان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرم ئاماژەی بەوە کرد قەرزەکانی سەر حکوومەت گەیشتوونەتە 28 ملیار و 476 میلیۆن دۆلار. ئەمە لە کاتێکدایە خودی سەرۆکی حکوومەت لە مانگی 5 ئەم ساڵ ڕایگەیاندەبوو قەرزەکان 27 ملیار دۆلارن. سەبارەت بە قەرز و پابەندیە داراییەکان وتەکەی مەسرور بارزانی پرسیار لای پەرلەمانتاران دروست دەکات و دەڵێن چۆن بە 4 مانگ قەرزەکانی حکوومەت ملیارێک دۆلار زیادیان کردووە لە کاتێکدا لەو ماوەیەدا تەنیا 2 موچەی بالێبڕینەوە دابەش کردووە. بەڵێ زانیاری نوێی تیا بوو، زانیارێکە ئەو بوو ملیارێک دۆلار زیاتر قەرزارین. من بۆ خۆم پرسیارم لا دروست بووە، هاوڵاتیش پرسیاری لا دروست بووە. چەند ساڵە ئەم پارانەمان قەرزارین، 1 دیناری لێکەم نەبووە، 1 دۆلاری لێکەم نەبووە، دەیها ملیۆن بەرمیل نەوت ئەفرۆشرێ، پارەکەی چوە کوێوە. تەمویل لە عێراقەوەیەت ئێمە هەر قەرزارین، پارەی نەوتیەت هەر قەرزارین، قەرزارەکە هەر زیاد ئەبێ مەکەی کەم ئەکات. سەرۆکی حکوومەت ئەڵێ چاکسازیمان لەم بوارانەیە کردووە، لەو شوێنانەیە کردووە، زۆر سەکتەری باز کرد کە ئەمان چاکسازیان کردو پاریان گەڕانتەوە بە حکوومەت. ئەی پارەکە کووە؟ پارەکەیان گەڕانتەوە بە حکوومەت موچە نەماوە، موچە کەمی کردو بە 2 مانگ 3 مانگ جارێک گێت. با پێی وتەی بەشێک لە پەرلەمانتاران کابینەی نوێمیشەکە لە کابینە شکست خواردوەکان لە سەردەمی ئەو کابینەیەدا لێبڕینی موچە داهێنراوە و
هەموو چاکسازیەکان لە بڕینی ژیرفانی موچەخۆران کورت کرایەوە. ئەو پەرلەمانتارانە دەژڵێن قاچاقچێتی خاڵە سنووریەکان زیادی کردووە. گەندەڵیەکانی بواری نەوت بەردەوامن. ئازادیەکانیش بەرەو بەرتەسکردنەوە دەڕۆن. تاوەکو ئێستاش هەندێک خۆپیشاندەر کە داوای موچەیان دەکرد لە زینداندان. جارێکتر سەڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کەک بۆکارەوان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان سەرنجی بەڕێزت لەسەر میوانداری و وتارەکەی ئەمڕۆی سەرۆکی حکوومەت لە پەرلەمان چی بوو کە سەرۆکی حکوومەت خۆی باسی لەوە کرد کە چاکسازیان ئەنجام داوە و ئەوانە بەڕێزت سەرنج چی بوو لەسەر وتارەکەی؟ زۆر زۆر سپاس من پێم وایە پێویستە پرسیارەکە بگۆڕین بە بۆ پرسیاری کە ئایا ئەم کۆبوونەوەی چۆن گرێدرا چۆن بوو خۆی بنەماکەی کە ئەوە بوو 23 پەرلەمانتار ماوەیە کە مەشغوڵیەوە بوون یاداشتێکیان ئاراستەی پەرلەمان کرد و داوای برساندنیان کرد لە سەرۆکی ئەنجومێنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی دیارە ئەم داواکاریە کۆمەڵێ کاردانەوەی لێ دروست بوو لەبەرەوەی ناکرێت بە ئەمانە بێنە لەسەر داوای پەرلەمان و پەرلەمانتار ئەمانە بێنە پەرلەمان و گرفتەکان تەنانەت فشار خرایە سەر ئەو فراکسیۆنانەی کە شەریکن لە حکوومەتە و هەروەها فشار خرایە سەر یەکگرتوش کە تەنانەت ئەو هاوپەیمانێتیەی کرابوون لە حکوومەتە خۆشیەکانی با بڵێن دهۆک دەریان کردن لە حکوومەت هین تۆ بزانت ئەم برادرانە کە حکومڕانیەکەن لە کوردستانە چەند خوڵکیان تەنگە چەند تەزبینن یعنی تەنها لەبەرەوەی بە پێی یاسا بە پێی پەیرە و پەرلەمانتار داوا بکە حکوومەت بێتە پەرلەمان ئەم هەموو کاردانەوەیان دروست کرد لەبەرەوە ئەم کۆبوونەوەی ئەوەی کە حکوومەت خۆی داوای کرد بێتە پەرلەمان بەداخەوە پەرلەمان لەباربردننی ئەو کەمکردنەوەی لێپرسینەوەی بە دڵنیاییەوە خۆ ئێستا تۆ بڵێ هەفتەیەکی تر یان بە پێ پەیرە و ئەبێ لە ماوەی 15 ڕۆژا بێن لە 15 تا 21 ڕۆژ یعنی ئایا دێن بۆ پەرلەمان جارێکی تر ئەمە زەحمەتە و پەرلەمان کە داوایان کرد ڕاستەخۆ لە ماوەی چەند ڕۆژێکە با بڵێن پەرلەمانە و کۆبوونایە بۆ ڕێکخست لە کاتێکا دەبوو جۆرێک لە وەڵامدانەوەیان بوایە کە ماوەیەکی زۆرە پەرلەمانتارەکان داوای ئەوەیانە کردووەکە کە بە مەبەستی پرساندن بێن بۆ ئێوە هەرچەندە تەنانەت پرسی پرساندن دەزانرێ ئەوەڵەن یەکەمی شت متمانە نوێکرێتەوە بۆیان لە قازاجیان نابێ و دەزانن کەس ناتوانرێ با بڵێن متمانیان لێ وەرگێتەوە بەڵام غروری سیاسی غروری حکومڕانی وای کرد ئەوە قوبوڵ نەکەن وەکووتم ئەو هەموو کاردانەوەیانە دروست باشە بەسەوەر دەگەڕێم وڵات دواتر مامۆستا عومەر جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە وەڵامەکانی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی لای ئێوە وەڵامەکان جێی قەنەعات و متمانە بوون ئەو وەڵامانەی کە بە ئێوەیاندا لەبارەوەی کە خۆیان وتیان چاکسازیان ئەنجام داوە دەستیان بە ئەنجامدانی چاکسازی کردووە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێزت کا حەکیم سڵاو لە میوانەکەشت لە ستۆدیۆ سڵاو لە بینەرانی بەڕێزیش طبعاً من سەرەتا مەوێ ئەوە بڵێم کە بە شێوەیەکی گشتی تەفاعول یا پێکەوە کارکردنی پەرلەمان و حکوومەت کارێکی گرنگە و هاتنی سەرۆکی حکوومەت و ستافەکانی بۆ پەرلەمانی کوردستان چ لەسەر داوای ئەوان بێ لەسەر داوای پەرلەمان بەشێکە لە چاودێری ئەرکی چاودێری پەرلەمان بۆ کارەکانی حکوومەت و قۆناغی دواتر طبعاً گرنگترە بابەتی پرساندن ئەوەیان بە تەواوەتی قووەتی پەرلەمان پیشانەدا و ڕێژەی ڕاستگۆیی حکوومەت لە پشتگیریکردنی پەرلەمان وەکو باڵاترین دەسەڵات لە هەرێمی کوردستانە بۆ ئاسانکاری لە کاری چاودێری حکوومەت
دەردەخا ئێمە هیوادارین و چاوەڕوانیشین بە تایبەت ئەو 23 پەرلەمانتارانەی کە واژۆمان کردووە بۆ پرساندنی حکوومەت بە زووی ئەو دانیشتنش بەڕێوە بچێت سەبارەت بە وەڵامەکان طبعاً بە شێوەیەکی کشتی نەخێر وەڵامەکان مەتاقی بوون و لاستیکی بوون و وەڵامی تەنانەت نە ئێمە و نە هاوڵاتیانیش نەدرایەوە سەبارەت بە نەپرسی موچە نەڕێکەوتن لەگەڵ بەغا و نە دۆسیەکانی پەیوەندیدار بە چاکسازی و هەموو وەڵامانە هەڵواسترا بوون بە کێشەی تر و گرفتی تر بۆ نمونە ئەڵێ موچەم پێ نادرێ لەبەرەوەی لە بەغداوە بودجەم بۆ نایە لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەوتی خۆیە فرۆشێ خۆی داهاتی خۆی هەیە تا ئێستا داهاتەکان ناگەڕێنێتەوە بۆ بەغا و خۆی مکەلەفە بەوەی موچە دابین کە و خۆی مکەلەفە و بەرپرسیارە لە بەردەم پەرلەمانی کوردستانە لە بەردەم خەڵکی کوردستانە سەبارەت بە بژێوی ژیانی هاوڵاتیان و بە تایبەت کارمەند و موچەخۆران مامۆستایان پزیشکان بەڵێ ماوەسا هیچ بەڵگەیەکی نەبوو سەرۆکی حکوومەت کە وتارێکی دوور و درێژ نزیکە 1 سعاتی خوێندەوە پێ دوای هەر داڕشتێک بوو هیچ بەڵگەیەکی تێرا نەبوو لەسەر ئەوەی کە لە بواری چاکسازیێکیان ئەنجام داوە و چی بەرپرسێک سزا دراوە و ئەگەر ئەو چاکسازش کرابێ چەندە بڵێن چەند داهات بۆ خەزینەی حکوومەت گەڕاوەتەوە لە ڕاستیە یاسای چاکسازی یاسایەکی ئەتوانم بڵێم بە بەراورد بەو گەندەڵیەی لە ناو دامەزراوە هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بەراورد بەو ڕۆتینە بەو گرفتە زۆرانە بەو کێشانە و بەهێزی گەندەڵکاران کە تۆڕێکی ڕێکخراون لە ناو حکوومەت و دەرەوەی حکوومەت پێکەوە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بەهەدەرەدەن بۆ خۆیان بۆ بەژەوەندی خۆیان حیزبەکانیان بەکاریێنن و خۆیانی پێدەوڵەمەنەکەن ڕۆژ بە ڕۆژ خەڵکیش هەژارەکەن لە ڕاستیە ئەو یاسایی کە بۆ چاکسازی دەرکرا ئەتوانێت ڕێژەیەکی زۆر زۆر کەم وەڵام دەرەوەی ئەو دۆخە بێت کە ئێستا حکوومەتیایە ئەژی بۆتە هۆیەوەی کە داهاتەکانی بەشی خەرجەکانی ناکە بۆتە هۆیەوەی داهاتەکان وەکو پێویست ناگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی بەڵام لەگەڵ ئەو ڕێژە کەمەش هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوسانە و تا ئێستا بێجگە لە دەرگرتنی سیستەم و هێندێ ڕێنمایی چ لە ئەنجومەنی وەزیران چ لە وەزارەتی دارایی و هێندێ بڕیار بۆ نمونە لە وەزارەتی پێشمەرگە کە یەکەی ژمێریاری 1970 یەک خستووە ئێمە 30 دانە ساڵە حکوم لە هەرێمی کوردستان 28 دانە ساڵە هەرێمی کوردستان خۆمان حکومڕانی خۆمانەکەین تازە بە تازە ئەوان ئێستا دوو هێزی جیاواز لە ڕووی ئینتیمای سیاسیەوە تەنها ژمێریاریەکانیان یەک خستون جابزان ئێمە لەکوێین تمۆحی خەڵک خواستی خەڵک لەکوێیە هەنگاوەکانی چاکسازی و هەنگاوەکان و کارکردنی حکوومەت لە دۆڵێکی ترە بەڕاستی و هەرگیز وەڵام دەرەوەی ئەم دۆخە نییە ئەم قەیران و ئەم گرفتانە نییە بۆیە بێجگە لە بواری چاکسازیە بێجگە لە دەرکردنی سیستەم بێجگە لە دەرکردنی ڕێنمایی بێجگە لە بڕیار لە ڕووی واقعەوە لە ئەرزی واقعەیە چاکسازی 1 دیناری بۆ خەزێنەی گشتی هەرێمی کوردستان نەگەڕاندوێتەوە و دڵنیام لەوەی بەو هێواشیە و بەو شێوازە کارکردنە و بەو ئوسلوبی بەڕێوەبردنەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە حکوومەت نەک 3 مانگ و 6 مانگ 3 ساڵی تکەش دەرفەتی بیتێ بەرز نابێتەوە بۆ ئاستی خواستی هاوڵاتی و ئاستی خزمەتگوزاریەکان هەر بەو جۆرەی ئێستا بن و موچە دۆخی خراپترە بێت باشە بەس مامۆستاگەر خۆت لە ناو پەرلەمان نەبووای و لە دەرەوە بووای گوێت لە وتارەی سەرۆکی حکوومەت بە خوێنەوە بۆ دۆخی کوردستان چی دەبوو کە پڕ بوو لەوەی کە بە قسەی خۆیان چاکسازیان کردووە بەڵام لە بارودۆخەکە دەبینی کە خەڵک لە چ دۆزەخێکدایە گریمان من هاوڵاتیەکەم کا حەکیم لە دەرەوەی پەرلەمان سەیری وتاری جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری داراییەکە یەکەم سەیری ڕەخنەی پەرلەمانتارانەگرم نەتیجە وێنەیەک پیشانە دەن دنیا شامی شەریفە بۆ نمونە بەڵام من هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت بم هێشتا موچەی مانگی حوتی ساڵی پارم وەرنەگرت پێ موچەش نییە هاوکاریە 150,000 ئەگەر من هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت بم لە 2012ەوە چاوەڕێیەکەم حکوومەت تەنها 150,000 بۆ تەرخانکە ئەگەر من خێزانێکی هەژار بم حکوومەت 1 دینار پشتگیریم نەکامادیە ئەگەر من پزیشکێک بم لێ پرسم تۆ ئەم هەموو چاکسازیەت کردووە ئەم هەموو
با بڵێن وێنە جوانەی لە پەرلەمانەوە پیشانیەدەی لە وتارەکانتانە پیشانیەدەن کوا بۆ ژیانی من باش نابێ بۆ خزمەت گوزاریەکان لە ئاستی پێویست نین بۆ شەقام و ڕێگا و بانەکانمان هێشتا چاڵەکانی مردنن بۆچی کارەبامان هێشتا 24 سعات نییە بۆچی ئای خواردنەوەمان وەکو پێویست نییە و تا ئێستاش ئەبێ 3 ڕۆژ جارێک خەڵک چاوەڕێ بکەوە بێجگەلەوەی ژمارەی شوێنی زۆر وەکو چەمچەماڵ و شۆڕش بەدەست بێ ئاویەوە دەناڵێنن بۆچی و دەیان بۆچی تر بۆیە هیچ گرنگ نییە لە پەرلەمانەوە وێنەکە چۆن دەرەکەوێ یاخود لە وتاری حکوومەت و بەرپرسانی حکوومەتەوە وێنەی دۆخی حکوومەت چۆن دەرەکەوێ بەڵکو ئەوە گرنگە هاوڵاتی چی ئەڵێ دۆخی ژیانی هاوڵاتی لە چه ئاستێکایە و هەرێمەکەمان ئەسڵەن کیانەکەی ئێستا کەوتۆتە بەردام هەڕەشەیە کە دوور نییە بەهۆی بەردەوامی گەندەڵی بەردەوامی چاکسازی نەکردن گوێنەدان بەخواستی خەڵک هەرێمەکەشمان بکەوێتە بەردەم مەترسیەوە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کاک بووکارۆم گەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی موچەش سەرۆکی حکوومەت قسەی کردووە ئەو وتی پێی ناخۆشە کە پێی بڵێن لێبڕین وتێمە خۆگونجاندنەوە خەتای ئەوان نییە کەم بارودۆخەکە هاتوتە ئاراوە ئەو کۆرۆناشی نەیناوەتە کوردستان و نرخی نەوتی دانەبازاندووە سەرنج چیە لەو بارەیەوە زۆر سپاس تەمان بەڕێزت بوارت نەدا کە من پرسیارەکە بەتەواوەتی قسەی لێ بکەم و بە تایبەتی پرسیاری سەرەکی تۆ بۆ کۆبوونەوە چۆن هەڵسەنگاندنی بۆەکەی وە چۆن بوو من پێم وایە ئەو کۆبوونەوەیەکی زۆر ڕووکەش بوو و ئەنجامەکەیشی هەر لە سەرەتاوە ئەزانرا چی ئەبێ سەرۆکی حکوومەت دێ و تارێکی ئامادە کردووە و بوارێکی کەم ئەدرێت چونکە حتا بواردان بە دوو خولەک بۆ پەرلەمانتار بۆ پرسیارەکە خۆی لە خۆیە پێچوانەی ئێرەوی ناوخۆیە و دواتریش ڕوونکردنەوەیاندا ئەنجامەکەیشی دەرکەوت کە هەموو پەرلەمانتارانیان بەشێکی زۆری پەرلەمانتار مقنع نەبوون بە وەڵامانە مقنع نەبوون بەو وەڵامانە و ڕوونکردنەوانەی کە ئەو بەڕێزانە دایان لە هینەکە تۆ تەماشاکە کە باس لە بواری ئازادیەکانە کرێ دەبینڕێ ئازادیەکان چۆن ڕۆژ لە دوای ڕۆژ و بە تایبەتی لەم کابینە بەرتەسکە کرێتەوە و تەنانەت یەکێک داوای خۆپشاندان بکات چەندین کەس ئەگیریە و دەبینین کەناڵی NRT با بڵێن چەندێکە لە دۆک و بە هەولێر داخراوە وەڵامەکەی وەڵامێکی گونجاو نەبوو بۆ سەرۆکی ئەنجومەنی پرسیاری پەرلەمانتارە کەوتیان بۆم لە دهۆک و لە شوێنی تر خەڵک دەستگیر کراوە لەسەر موچە ئەوتی ئەوانە هانی تاوانیان داوە بزان ئەو دەبوو بڵێ ئەو پرسە پرسێکی یاساییە لای من نییە نەک پاساو بێنێتەوە بۆ ئەو مەبەستە قەزیە ئەبوو دەبوو لە سەرمی کابینێ بەرەو پۆلیسی و ئازادەکانیش زۆر کەم بوونەتەوە بەدڵنیایی کە سەرۆکێکی لە دەستگایەکی هەواڵگیری بڵێیان ئەم نییە بە دڵنیاییەوە هەر خۆی حتا گۆڕینی شێوازی با بڵێن پارێزگاری دۆکیش هەر پەیوەندیدارە بۆەوە دەبینرێ شێوازی بەڕێوەبردننی خطابەکانی پارێزگای دۆکیش لەوە سەرچاوی کردووە بە بەردەوام هەڕەشەی لەگەڵایە لەبەرەوە لە بواری ئازادیەکانە دەبینین بەو شێوەیە لە بواری ژیان و گوزەرانی خەڵکە دەبینین هیچ وڵامێکی نەبوو بۆ موچەی موچەخۆران هەر ئەوەندە نەبێوتی ئەم کابینە تەنها دوو موچەمانە داوە بە کوردیەکەی هەموو گیر و گرفتەکان و نەدانی موچەی نەقڵ کرد بۆ کابینەکانی پێشوو هەروە بۆ عێراقیش کەوتی لەسەر عێراقیشە ئەوە بە تایبەتی تۆ ئەم گرفتانە کە ینی ئەگەر بێت و ئەم کابینەیە بەردەوام بێ مەتەرەن بۆ نمونە تا ئەم 2 ساڵە تەواوکە دەم مەعاشی خەڵکیش هەر لای بمێنێتەوە دوای ئەوەی کەسێکی تر لەمان ئەبنە ئەنجومەنی وەزیران و کابینەیەکی تر تەشکیلەکرێ ئیتر ئەوش ئەڕواینەکەی ئەم جارێشە چۆنەوەی پاشەکەوتی موچە سەرنج بۆ لەسەرەوە کەوتی ئەمە لێبڕین نییە خۆگونجاندنەوە خەتای ئەوانیش نییە ئەی خەتای کێیە بارودۆخە ئەزانی چۆن ئەو پرسیارانە پرسیارێکن زۆر سەیرن بە جددی ئەین لێبڕین نییە کەچی خۆ گونجاندنە یعنی چی؟ یان پاشەکەوتی موچە یعنی ئەم دەستەواژانەی برادرانی دۆزنەوە زۆر زیرەگەن خۆیان بە باشی بۆی ئامادەگەن هەگینا خەڵک موچەی لێ بڕاوە
ئەوەی کە 120 لێ بڕاوە ئێستا کراوەتە 80% و پلە باڵاکانیش 50% لێ بڕاوە لێ بڕینە. ئەی باشە باسی قەرزێکی زۆری کرد کە وەکو ئەو برادرەیش کاگومانی باسی کرد کە قەرزێکی یەکجار زۆر لای حکوومەتە. باشە باسێکی وایە نەکرد ئەم قەرزە چۆن نەدرێتەوە، ئەم قەزر چۆن نەدرێتەوە. بەڵام خۆشتەسیار لا دروست نەبووە سەباردەوەی کە لە مانگی لە 24 پێنج لە بڵێن لە جەژنی ڕەمەزان سەرۆکی حکوومەت وتاری هەبوو وتی 27 ملیار دلار قەرزدارن، بەڵام بە مانگی 6 و 7 و 8 و 9 بڵین بە 4 مانگ بۆچی قەرزەکان ئێستا بۆتە 28 ملیار و 476 میلیۆن دلار. سەرڕای بریاری چاکسازی کە بە قسەی خۆیان گوایە چەند هەنگاوێکی ناوە سەرڕای کەمکردنەوەی موچە کەچی قەرزارن. ئەمە پرسیارێکە ینی ئەبێ بوترێ ئەم پارەیە بۆ کوێ ڕۆیشت چی وەڵامێ تۆ باسیەوە مەکە کە بە عمومیات قسەکرێ، بەڵام قسەی بەڵگەدار چی بوو کە خەڵق قەناعەتی پێ بکە. گرفت ئەوەیە تۆ بێ خطابێک بدەی خەڵق قەناعەتت پێ نەکا، پەرلەمانتار قەناعەتت پێ نەکا. تۆ باسی ئەوەکەی کە مەتەلەن داهات تەنها سەرچاوی داهات نەبێ. ئەی باشە چیت کردووە؟ پرسیار لەوایە چیت کردووە بۆ کەرتی کشت و کاڵ، چیت کردووە بۆ پیشەسازی، چیت کردووە بۆ سیاحە. هەموو ئەمانە پرسیارن کە ئینسان وڵامێکی دڵخۆشکەری نەبوو کەم ئەم خەڵکی کوردستانە ینی قوربانی داوە تێکۆشانی کردووە چاوەڕوانی چارەسەر و کێشە و گرفتەکانە. هەی وەکوتم تەنانەت لە ئەگەر لە بواری مەثەلەن دوو ئیدارەیش قسەی لەسەر بکەی سیر لەوە تۆ تەنها چالاکیەک ئەوە بێ یەکە ژمێرەکان یەک خستووەتەوە باش لە کاتێکە بەسکەرەی دەرچوونەکە یەکخراوەتەوە بڵێ ڕێکخراوەتەوە با بڵێن تۆ تەماشایکە ینی 56 وابزانم بە 54 ینی 110,000 یەکەی هەفتا و یەکەی هەشتا بەناو ئەو کاتەی لا ئێمە ئاوایەنەوت بەناو کە ئەمە هێزێکی حیزبیە و ئەمەیە و پارەکەیشی تەنانەت هەر بە گۆترە ئەدرێت ئەو پارەیە. باشە ئەمە چه هەنگاوێک نراوە لەو بوارەوە. باشە من پرسیارەکەم ئەمەوێ ئەگەر لێو بوومایە لە کۆبوونەوە ئەموت ئاژانسی پاراستن و زانیاری چەند ساڵە یاسایی بۆ دەرچووە و بریاری بۆ دەرچووە ئایا یەک خراوە هەموو بڵێ یەکخراون خۆیان نەخێر خۆیان باشە زانن نەک یەک نەخراون ئەسڵەن دیوی ئەم دیم و ئەو دیو تاکە کۆبوونەوەیکیانیش نەکردێ لەو بوارە. باشە ینی هەموو کە ئینسان لێکدانەوە بۆ بابەتەکانەکە بۆ قسەکانەکە کە هەمومان تەمەنای ئەوە بوون شتێکی بەڵگەداری لێبێ، بەڵام ئەوەندەی تری یە ئەسپەیاەکە ئەوەندەی تر بێمنەتی ئەمان پیشانەدا بەرامبەر کۆمەڵانی خەڵکی کوردستان ببوورە یاین دەبوو بەلایکەمەوە بەلایکەوە ئیشارەتێکیان بەوە بدایە تۆ تەماشاکە قسە لەسەرەوەکەن زۆر دیفاعی کرد لە با بڵێن کەرتی کارەبا کە ئەدرێتە کەرتی تایبەت و ئەوانە. باشە ئەڵێ لە 70% ئەوانە ئەمێننەوە. باشە بێ جگە لەو میکانیزمەی کە دووست بکەوێتە دەستی کەرتی تایبەت کە لەسەر حسابی کۆمەڵانی خەڵکی کوردستانە 30% ئەو خەڵکە ئەبێ بنێرنەوە بۆ ماڵ. باشە ئەی ئەوە چارەسەری ئەو خەڵکە چییە ساڵەهای ساڵە لەوێن. سپاس دەکەم مامۆستا عومەر گەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەمڕۆ لە دانیشتنەکەی پەرلەمان داواتان کرد کە سەرۆکی حکوومەت بڵێ هەر حکوومەت کابینەکە دەست لە کار کێشنەوە و بۆچی داوای دەست لە کار کێشانەوەتان کرد کە ئەوانە دەست لە کار کێشنەوە؟ لە هەموو دنیا وەزیر و حکوومەتەکان طبعا ئەمانەتداری خەڵکن لە پەرلەمانەوە سوێندیان خواردووە کە دڵسۆزانە کار بۆ خەڵک بکەن و بەرنمەیەکیان خستۆتە ڕوو ئەگەرچی ئەم کابینەیە بەرنامەی نەخستۆتە ڕوو هێندە ئینشا شتی جوانی خستۆتە ڕوو بەڵام بە هەر حاڵ با بڵێن بەرنمەیەکی لە پەرلەمان خستۆتە ڕوو. کاتێک حکوومەت ناتوانێت دەستەوسانە بێ بە هەر هۆکارێک چه هۆکارەکە لاوازی خۆیان بێت چه هۆکارەکە هۆکاری دەرەکی بن دەستەوسانە بێت لە جێبەجێکردنی بەرنامەکەی و لە ئاستی تموح و خواستی خەڵکان نابێ و ناتوانێت یاساکان جێبەجێ بکە ناتوانێت وەڵامی پەرلەمان بداتەوە ناتوانێت وڵات پێشخا
سادەترین شدەوەیە کە بێتە پەرلەمان لە بەردەم پەرلەمانە داواکاری وازێنان یاخۆ دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەشکە بەداخەوە ئەم حکوومەتە تەنانەت دەوەشی پێ ناخۆشەکە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوای لێ بکەن کە کاکەگەر تۆ ناتوانی ژیانی خەڵک دابینکەی ناتوانی خزمەتگوزاریەکان باشکەی ناتوانی موچەی خەڵک بدەی ناتوانی شەقام و ڕێگەوبانەکان ناتوانی کەرتی تەندروستی ناتوانی کارەبا ناتوانی داهات ڕوونکەیتەوە شەفافکەی ناتوانی دەستی دز و گەندەڵکار ببڕی لە داهات و سەرچاوەکانی داهاتە لەم وڵاتە دەست لە کار بکێشەرەوە ئەوان تەنانەت بە قسەیەکی لەم جۆرەی ئۆپۆزیسیۆنیش قەڵس و بێتاقە دەبن کە بەداخەوە ئەمە بەڕاستی لووتکەی دڵسۆزیە و ئێمە ئەو ئەدایی کە لە پەرلەمان نواندومانە لەو پەڕی دڵسۆزیمانە بۆ خەڵک و هەرێمی کوردستان و ئەو وەڵام و پاساوانەی کە ئەوانەی هێننەوە کە کاکە ئێمە کابینەکەمان مانگێک و نەخێر کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە وەکو کابینە مانگێک ساڵێک و 3 مانگە بەڵام لە ڕاستیان کابینە لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسیشەوە میراتگەری کابینەکانی پێشووە باشە حیزبی پێشوو کە لە کابینەی پێشوە حکومڕانی بوو خاوەندە سەڵات بوو کێ بوو هەر پارتی دیموکرات نەبووە هەر یەکێتی نیشتیمانی نەبووە و تەنانەت گۆڕانیشەوە دوو کابینەیە لەگەڵ یانان شەریکە بۆیە ئەمان بەرپرسیارەتی تەواوی نەهامەتی و گیر و گرفت و مشکیلەکان و سەرجەم کێشەکان لە ئەستۆیانە و بێت لە ئاستی ئەو بەرپرسیارەتیان کاتێک کە خەڵکێک ئەمانەتداری وڵاتێکە بێت ئەمانەتداری میلەتێکە بێت بەڕاستیە بێت زۆر ڕازگۆیانە زۆر شەفافانە لە بەردەمگەلەکەی خۆیدا ئەمانەتداریەکەی جێبەجێ بکە باشە بەس بۆچی قەڵز بوو ئەوان بە داواکاری دەست لە کارکێشانەوە قەڵز بوون و بەلایەنەوە پۆسیێنەکانیان وت ئەمە حەقیقەت نییە کە خەڵک زۆربەی دەنگی باواندا و ئێوە کەمینن وتی تاڵبژاردننی داهاتوو بۆ چاوەڕێ ناکەن ئەگەر خەڵک لێوە ڕازی بوو ئێوە حکوومەتێک پێک بێن و داوای ڕوخانی حکوومەت مەکەن سادەترین وەڵام بۆ جەنابی سەرۆکی حکوومەتەوەیە کە حیزبەکەی ئەو لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان بەقەت کۆمەڵی ئیسلامی دەنگ نایەنێ هەر وەک چۆن یەکێتی نیشتیمانیش لە دهۆک و لە هەولێر هەر بەقەت یان نزیک لە کۆمەڵ دەنگێنێ ئەو دەنگانەی ئەوان لە ئەنجامی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد کە خەڵک لە بەردەم اختیارێکی ڕاستەقینە و سندوقێکی پاک کە یاسا حکمی بکە نییە و دەنگەکان کاتێکە ژمێرێن تەزویرەکرێ و کاتێ دەنگە درێت تەزویرەکرێت لە هەموو پرۆسەکانە بۆیە هەر کاتێک هەر دەرفەتێکی ڕاستەقینەی دەنگدان بۆ خەڵگاتە پێشەوە بێزگە لەو بایکۆتە گەورەی کە خەڵک هەیبوو لەسەر لە دواهەمین هەڵبژاردنە بۆیە هەر کاتێک دەرفەتێکی پاک دەرفەتێکی شایستە دەرفەتێکی گونجاو بۆ هەڵبژاردنێکی پاک بۆ خەڵک بێتە پێشەوە بە دڵنیاییەوە خەڵک دەنگ ناداتەوە بە حکوومەتێکی لەم جۆرە خەڵک دەنگ ناداتەوە بە هێزی لەم جۆرە کە نەتوانێ شیری مناڵەکانی دابین کە نەتوانێ تیماری برینەکانی نەخۆشەکانی بکە نەتوانێت شەقامەکانی بۆ ڕێکخاتەوە نەتوانێت موچەی مانگانە سادەترین شتە و کارمان بە شێوەیەکی قانونی گرێبەستی لەگەڵ حکوومەت هەیە حکوومەت دەبێت سەری هەموو مانگێک موچەکەی بۆ خەرجکا لە کاتی خۆیان لە بەروارێکی دیاری کراوە ئەمە هەموو حکوومەتانی دنیاوان و ئێمە لە ئۆپۆزیسیۆن یعنی شتێکی سیرمان نەوتووە ئێمەی پەرلەمانتاران شتێکی سیرمان نەوتووە سادەترین مافی کارمەند سادەترین ئەرکی ئابووری و دارایی حکوومەتەوەیە موچەی کارمەندەکانی لە کاتی خۆیان بدا نام کابینێ و نەکابینەکەی پێشوش توانیوێتی ئەوە کە ڕاپەڕێنێ بۆیە دڵنیام لەوەی لە کاتی بوونی هەڵبژاردنێکی پاک و بێگار دوور لە فشار دوور لە بەکارهێنانی نفوس و دەسەڵات دوور لە هێز و چەک دوور لە پارە بە دڵنیاییەوە ئەوان لە قەبارەیەکی زۆر دیاریکراوی خۆیانە دەنگێنن و ناتوانن بە هیچ جۆرە لە ئاست متمانەی خەڵکا بن زۆر بە کورتی وەڵامی پرسیارەشم دەیتەوە چونکە ناوبڕمان هەیە پێ دوایە کابینێ لەسەر بنەوەی تەزویر پێکاتەوە بۆیە ناتوانێت گۆڕانکاری و چاکسازیش بکات خۆیان زۆر باشە زانن هەموو هەڵبژاردنەکان کە لە هەرێمی کوردستانە بەڕێوە چووە ڕێژەیەکی زۆر گەورە تەزویری وای تیا کراوە کە ئەنجامی هەڵبژاردنەکان گۆڕاون ڕاستەقینە نین تعبیر نین لە ئیرادەی خەڵک من دڵنیام لەوەی میلەتێک ئەنفانی بینی بێ کیمیایی بارانی بینی بێ میلەتێک ئەو هەموو قوربانیەی دابێ ئەو هەموو شۆڕش و خەباتەی کردبێ هەرگیز حکوومەتێکی لەم جۆرە هەڵ نابژێرێت دەنگ بەهێز و لایەنێک ناداکە
تا ئێستش دەست لە داهاتی وڵاتەکەی بەرنادا بۆ ئەوانەی کە گەندەڵیەکەن، ئەوانەی کە بازرگانیەکەن، ئەوانەی خەریکی پاراستنی بەرژەوەندیەکانیانن، ئەوانەی خەریکی دەوڵەمەندکردنی خۆیان و حیزبەکانیانن کێن ئەگەر لە دوو هێزی سیاسی دەسەڵاتدار زیاتر. باشە میلەتێک ئەو کاتە ئێمە ئەگەر دەرفەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێتە پێشەوە میلەتێک هەر ئەو جۆرە هێزانە تاقیکاتەوە یەک لە دوای یەک کە سەرچاوی نەهامەتیەکانن بەڕاستی ئەو کاتە بێمە نیشانەی پرسیار لەسەر وشیاری میلەت دابنین کە لە ڕاستی وانە ئێمە میلەتێکی وشیارە بە دوای هێز و لایەنێکە ئەگەڕێ کە بتوانێت دەستپاکانە ئەمانەتدارانە وڵاتەکەی بۆ بەڕێوە بەرێت. سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە. ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی 30 ئەڵقەی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاگە بوو کارەوەم کەرم لای بەڕێز سەبارەت بە چوونی سەرۆکی حکوومەت پێ دوای ئەمڕۆ حکوومەت گۆڵەکەی خۆی کرد لە پەرلەمان یاخود ئەوەش کە باسی لەوە دەکەت کە بەهۆی ئەوەی کە مەترسیانە بووە دەبێ ئاویان لابردووە لە بەردەم پەرلەمانتاران. یەکەمیشت دەرکەوت ینی خەڵکیان قەرزاربار کرد و هەروە پەرلەمانتاریانیش قەرزاربار کرد. خەڵکیان بە کابینەی پێشووشیان قەرزاربار کرد. بەغایانیش قەرزاربار کرد.
خۆیان وەکو پاڵەوان ناسان تەسەوڕمە کرد یعنی هیچ نەبێت چەند تێبینیە لەسەر ئەدای خۆیان چەندێک کەم و کوڕەکانی خۆیان باسکەن بەڵام هیچی نەبوو ئۆپۆزیسیۆنیانش تاوانبار کرد سەیر لەوە ینی بە موزایدەچی لە قەڵەمیانیاندا باشە خۆ ئەو هەموو کارە ساتەی بەسەر ملەتە هاتووە بەوە نییە ینی ئەوەی دبی ئاوەکە شتێکی گەورەی سەلمان بە بڕای من ینی ئەمەندە ئەم برادەرانە خاوەندە سەڵاتن وای لێ هات ینی ئەگەر بێن بۆ کۆبوونەوەی پەرلەمان ئەبێ خەڵک بە ڕۆژوو بێ وە تا ئەو خەڵکە ئەبێ ئەو پەرلەمانتانە بە ڕۆژوو بن تاکو دەرەچن کە دەرچوون وەکو چۆن بانگەدرێ بۆ ئەوانەی ڕۆژەوانەکان ئەوانش بانگکە بدەن بەجددی ئەمە مەحزەلەیەکی گەورە بوو ینی تۆ بگەیتە ئەوەی کە بزان ئەم پەرلەمانە چەندێت هەوڵە درێ بچووک بکرێتەوە ینی تۆ دەسەڵاتی ئەوەت بیوە پەرلەمان بڵێ ئاویش دامەنە ئەخەمە کارەساتێکە ئەمە تەراجوعێکی گەورەیە لە کوردستان حکومڕانی زۆر زۆر بەرەو دواوە ئەڕوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی وەکو باسمان کرد لە ڕووی ئازادەکانەوە لە ڕووی ژیان و گوزەرانی خەڵکەوە لە ڕووی موچەوە لە ڕووی دوو ئیدارەیەوە حتا تۆ ئەگەر بەوردی تەماشای کۆبوونەوەکەی ئەمڕۆ پەرلەمانت بکردایە چکەم چەند پەرلەمان تارێک با بڵێن شتی باشیان پرسیاری باشیان کرد و پرسیاری زۆر زۆر گرنگیان کرد بەڵام ئەگەر بەورتر بیخوێنیتەوە مەتەن بۆ نمونە پەرلەمانتارەکانی پارتی هەوڵیانەدا هەوڵ لە کەم و کوڕەکانی ئەم سنوورە لە چوارچەوەی ئەوە پرسیارەکانیانە کرد بە غەیر مباشر وهینە پەرلەمانتارەکانی یەکێتی زیاتر لەسەر ئەو کێشە و گرفتانەی کە لەو سنوورانە هەیە گفتویان واتە ئەم ئەگەر بەوردی بیر بکەینەوە ئەم حکومڕانیە ئەم دوو لایەنە سیاسیە و ئێستا بوونەتە سێش بەجددی ینی کار بۆ ئەوە ناکەن یا هەنگاوی بۆەوە نانن کە یەک بابەت لە بابەتەکانیانی لە یەک ڕۆوە جۆرێک لە چارەسەر بکەن لە هەموو هەنگاوەکانە بەرەو دوا ئەڕۆنەوە ئەمە کارەساتە ئەمە قوبوڵ نەکردنە کە تۆ کاتێک نەتوانی با بڵێ قوبوڵی ئەوە بکەیت دوو خەلەل دوو کەم و کوڕی خۆت دیاری بکەیت آخر 100 جار خۆیان پرسیاریان لەوە کردو ئەڵێ لە با بڵێن لە 130 داهاتەکان ئەگەڕێتەوە بۆ وزارەتی با بڵێ ئین دارایی باشە لێرە ئەمە ئەنجامێکە معادلەیەکت پیاڵێ ئەوش ئەوەیە با بڵێ ئەم دەسەڵاتە ئەم حکوچکە پارەکە ئەگەڕێتەوە بۆ حیزب لە حیزب بۆ ئەفراد یعنی ئەم دەسەڵاتە حکوومەتەکەی هەژارە حیزبەکان دەوڵەمەندن باشە مەسئولەکانیان دەوڵەمەندن خەڵک هەژار یعنی ئەم معادلە دەرەکە باشە بەس وتت خەڵکیان قەرزدار کردەوە ینی لە چڕوێک ئەمڕۆ سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی خەڵکیان قەرزدار کردەوە ینی بەرامبەر بە هاوڵاتی بەدڵنیایەوە کە تۆ کاتێ هەموو ئەتەوێ کۆمەڵێ پاسا و بێنیتەوە یان لە کۆمەڵێ گۆشەنیگاوە تەماشا بکەی کە مافەکانی خەڵک نەدەی پاسایی بۆ دێنیتەوە لە نەتیجە دەرەکەوێت ئەو قەرزاربارە وەکو ئەو بەڕێزە باسی کرد کاتێت تۆ باسی گرێبەستێکەکەی خۆت لە پرسیارەکەتە کە لە ڕووی یاساییوە مافەکەی ئەو گرێبەستە نادێ ئەگە فەرمانبەر بێ ئەگە کرێکار بێ ئەی لە چیوەیە خەڵ قەرزاربارەکەیت باشە دێتەوە تۆ باسی ئۆپۆزیسیۆن بوونەکە بە قەرزاریەکە کە ئۆپۆزیسیۆن بوون بەشێکە لەو خەڵکە و نوێنەرایەتی خەڵکەکە بە ینی تەماشاکەن ینی لە بری ئەوەی بەلای کەمەوە بۆ ئەم کۆبوونەوەیە کە خەڵک دڵی خۆش بێ بۆ هاتنی داهاتویان بچووکترین هەنگاو بنن کەچی وەکووتم هەموو تۆپەکانیان خستە گۆڕەپانی هەموو ئەوانی ترەوە بەس خۆیان بە هێن دەرچوون وەکو باسم کە تۆ تەماشایکە 40 ڕۆژە برادەرێک سژنە لە دۆک و چەند کەسێکی تر مامۆستا بەدەن باشە 40 ڕۆژە بەس لە دوورەوە وتێتی ئێمە داوای مافەکانی خۆمان بە خۆپشاندانەکەین تۆ تەماشاکە ینی بەس لە دوورەوە وتێتی هێشتا بەشدار نەبووە
هێن گیراوە ئێستا ئازارشی پێدێ ئەوانەی چەندی جار لە حتا لە ئەولێریان لە سلێمانی لاان دێ شوێنێک زۆر جار پاکانیانش بۆ پڕەکەنەوە باشە ئەبێ جارێکی تر تۆن بەشداری خۆپشاندان نەکەیت ینی ئەمە وەکو دەوترێ ینی کە قەرز زیادەکە کە گەندەڵی زیاترەکە تۆ تەماشای ئەو ژمارانەکە کە ئەمڕۆ پێشکەشیان کرد خودی ئەندام پەرلەمانی ئەو لایەنانەی کە لە دەسەڵاتە بوون کە باسی ئەوەی کراکە لە سنوور ئەکرێ هەموو دنیا باسی لەسەرەکە باشە کە باسی ئەو مەترسیە کرا کە هەندی هەنگاو بنرێ ڕەنگە دوو ئیدارەی دروستکەن خێر ئەقڵیەتی ئەم دەسەڵاتە کاک حەکیم ئەگە یەک دەقەم دەیتێ ئەوە دەرەخا من جارێکیان لەگەڵ کۆبوونەوەیکی یاوبەشە لەگەڵ لایەنێک لەم لایەنانە ئێمە لە کۆبوونەوە بووین هەندێک قسەیان کرد لێم پرسی ئەم قسانە مانای تەرسیخ و بتەوکردن دوو ئیدارەی نییە وتی ئێمەیان قبوڵ نەبێ بە سەرۆکایەتی بە سەرۆک با هەردوو ئیدارەی دروست بێت یعنی ئەم جۆرە بیرکردنەوەانە زۆریش خەتەرن ئەمە بوونی هەیە ئەمە ئێستا هێواش شێواش خەریکە ئەم دوو دەسەڵاتە تۆ تەماشای ئەوە کە کاکەکەی بیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران توانای ئەوەی نییە یەک پۆلیس لێرە سزادە باش جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران توانای نییە یەک پۆلیسێک لەو دووسدابدا کەواتە دوو ئیدارەیی بوونیە وەکوتم کە هێزی پێشمەرگە هێزێکی حیزبی بێ کە پاراستن و زانیاری هێزێکی حیزبی بن چی ماوە تۆ سپاس دەکەم مامۆستا عومەر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە لە وتارەکەی سەرۆکی حکوومەتەوە خوێنرایەوە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن مزایدە دەکەن دەمەوێت لەسەرەوە قسەمان بۆ بکەیوە دووش لەبارەی موچەوە هیچ بەڵێنێک بە خەڵک دەرا کە لێبرینەکە کۆتایی بێکەی موچە دابەش بکرێ باڵ دیارە دەنگی مامۆستا خەلەیەکی تیا دەگەڕێمەوە لات دواتر مامۆستەکە کە بوو کاروان بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەم کابینێ پێ دوایە هیچ دەستکەوتێکی نەبووە ئەم کابینەیە دەستکەوتی نیە لە بواری چاکسازی و موچەوەوانە من پێم وایە ئەگەر ئینجازێکیان هەبوایە ئەم کابینەیە ئەمڕۆ باسێکیانە کرد یعنی لە پینەکردن زیاتر و لە پاساوێنانەوە زیاتر هیچ گوێم لە هیچ بۆ منە ڕێنمایان دەرکردووە بۆیە کە قاچەقسێتی لە خاڵە سنووریەکانەمێنێ لیژنیان پێکێناوە لە بواری نەوت کاربەوە دەکەن کە کۆمپانیاکان کۆمپانیا گەورەکان باجیان لێ وەربگیرێ هەموو ئەو خاڵانە باسکەوە لە بواری باجی وتیان باجەکان ڕێک دەخرێنەوە هەموو خاڵانیان باس کرد من ئەمڕۆ بەیاننامەیەکی 1996 حیزبی شوعیم خوێندەوە باش هەرچی ئەو داخوازیە هەیە لەو بەیاننامەیە هەیە ئێستا ئەبێت تا ئەمڕۆشە پێداگیری لەسەر بکەین باش زۆر جار ئێمە لە نەوەتەکان و ئەمە ئەبیسین ئێمە هەوڵمانداوە لژنۆیمان لێکۆڵینەوەمان دروست کردووە ئەمڕۆ تەنانەت تۆپەکەش خراوە هینی نەزاهەوە کۆمەڵی شتیان پێشکەش پێم بڵێن با یەک کەسێکیان لەزەر گەندەڵی سزادابێ باشە با پێم بڵێن چەند ژمارەی بندیواریان لادا باشە پێم بڵێن سجلی پێشمەرگەی دیرین کێیان پاک چیان لادا سجلی شەهیدان کە شەهیدانی سەنگەر و تێکۆشەران چەندێکیان پاک کردوەوە لەوانەی کە پێشمەرگیان شەهید کردووە لەوانەی کە خیانەتکار بوونە بەجددی کامەیە من نەمبیستیانی هیچ ئینجازێکی ئەم حکوومەتەوە سپاس دەکەم مامۆستا بگەڕێ بۆ لای بەڕێزت کاتمان کەمەوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکمان بدەیتەوە سەبارەت بەوەی کە جۆرێک لە جۆرەکان ئۆپۆزیسیۆن بە مزایدە بە مزایدەتی ناوبرا ئەمڕۆ لە ناو پەرلەمان سەرنجتان لەو بارەوە چی بووە لە سەبارەت بە موچە شیش بەڵێنێک بە خەڵک درا کە کەی لێبڕین کۆتایی دێ کەی موچە دابەش دەکرێت بەداخەوە سەرەتا لە پرسیاری دومەوە دەست پێکەم چکەوە بەلای منەوە گرنگە ئەوە هیچ گرنگ نییە ئێمە تۆمەتبارەکەن بە چی چونکە
بەڕاستی ئێمە بەلامانەوە ژیانی خەڵک گرنگترە و سەبارەت بە موچە بەداخەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی زۆر خوێن ساردانەوە گەوەی کارمەندێکی ئاسایی بن لە بانقێک وەڵامیان بۆ پەرلەمانەوە بوو کە نرخی نەوت دابەزیوە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و بودجە لە بەغداوە نەگەشتۆتە هەرێمی کوردستان بۆیە موچە دابەش ناکرێ و کاتێکیش کە لە بەغاشەوە پارەکەیەت هێشتا ئەوان ناتوانن لە 100 موچە دابشکەن کە بەڕاستی ئەمە پاساو نییە و ئەمە ڕاست نییە و ئەمە لە دەرەوەی یاسایە بەتایبەت یعنی ئەمە ئیبداع لە یاساشکێنی کە حکوومەت دەڵێت ئێمە بە پێی داهات موچە دابەشەکەین لە دنیا نەبووە حکوومەت بە پێی داهات یاخود بە مستەڵەحی لەم جۆرە بەڕێوە ببرێ حکوومەت بە پێی پرەنسیب بە پێی مەبادێ بە پێی یاسا بەڕێوە چێ موچە مافێکی یاسایی شایستەیەکی یاسایی کارمەندانە و بە یاسا ڕێکخراوە حکوومەت دەسەڵاتی ئەوەی نییە بە هیچ جۆرێ ئەو مافەی نییە دەست بەرێ بۆ بابەتێک کە یاسا ڕێکی خستووە تەنها کاتێک دەتوانێت بێنێتەوە پەرلەمان یاسا لەو بوارە هەموارکە لە هەر بوارێکە خۆی ئەوێ زۆرینەی هەیە ئەتوانێت ئەوە شتێپەڕێنێ بەڵام لەبەرەوەی نایانەوێ عیبدار بن لەبەرەوەی لەناو خۆیان ناکۆکن ئەوە بە یاسا ناکەن لە دەرەوەی یاسا بە یاساشکێنی داهێنانیان کردووە لە ستەمکردن لە کارمەند لە خەڵکی کوردستان بەوەی کە نەناویان ناوە پاشەکەوت ناویان ناوە ئەتاندەینەوە نە هیچ شتێک بەڵکو بە پێی داهات ئێمە موچە دابەشەکەین داهاتێکیش کە دیار نییە لە ڕاستیە خۆگەر داهات دیار بێت خەڵک دڵنیا بێت لەوەی کە هەرێمی کوردستان هەرم داهاتەی هەیە و تەواو ڕاستە قسەکانی حکوومەت و باوەڕمان پێی هەبێ ئێمە لە پەرلەمان کە داهاتی نەوت داهاتی گومرگەکان باج و سەرانە و هەموو ئەوەی کە لە داهاتی ناوخۆ دەستیانەکەوێ و هەموو ئەوەی لە بەغداوەیەت و ئەوەشی کە لە تەنانەت هاوپەیمانان و ئەمریکا هاوکاری هێزەکانی پێشمەرگەکە داهاتەکە هەموو هەر ئەوەیە چێ ئێمەش لە پەرلەمان قەناعەتەکەن چه هاوڵاتی و کارمەند و کارمەندانیش قەناعەتەکەن بەڵام لە ڕاستیە خەڵک زانێ پەرلەمانە زانێ خۆشیان زۆر باشە زانن کە داهاتی هەرێمی کوردستان هەر ئەوە نییە بەڵکو داهاتی هەرێمی کوردستان ئەگەر بە باشی ڕێک بخرێتەوە بەشی موچە بەشی پرۆژەکان بەشی ژیانێکی زۆر باشترەکە لە هەرێمی کوردستانە باشە بەس سەرۆکی حکوومەت وتی ئەو برادەرانەی کە دەڵێن داهات زۆر و بەش دەکات بابێن سەرچاوەکانی داهاتمان پیشان بدەن هەر خۆی لە قسەکانیان بە جۆرێک لە جۆرەکان دانینا بەوەی کە لە گومرگەکانە لە خاڵە سنووریەکانە یاساشکێنی هەیە و ئەوان نەیانتوانیوە بە تەواوەتی لە 100% کۆنتترۆلی بکەن هێندێک هەوڵیان داوە و هێندێک داهاتیان بەرز کردوێتەوە ئەوانە بەڵام هیچ قسەیەکی ڕوون نەبوو کە بەر لەوەی ئەوان چاکسازی بکەن یا ئەو ڕێکارانە بگرنە بەر داهات چەند بووە و دوای ئەوە بووەتە چەند و ئێستا چەند بەهەدەردان هەیە هێشتا لە خاڵە سنووریەکان لە داهاتی گومرگە بۆیە بەڕاستی هەر لە قسەکانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری داراییە تێگەیشتنی دژبەیەک هەبوو و ئەو ڕاستیانە سەلمان کە داهات لە هەرێمی کوردستانە لەوە زیاترە و ئەوان نەیانتوانیوە کێشەکە لەوایە کە وەکوان ناشتوانن چاکسازیەکە بکەن ناشتوانن سیستەمێکی باشتری بەڕێوەبردن پێشکەش بە خەڵکی کوردستان کە ناشتوانن لە بەردەم پەرلەمان و لە بەردەم خەڵکا شەفافانە بابەتەکان باسکەن و بڵێن بەڵێ لە هەرێمی کوردستانە دوو هێزی سیاسی دەستیان خستۆتە ناو داهات لە هەرێمی کوردستان دەستیان هەیە لە پشکیان هەیە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە لە کەرتی تایبەت لە داهاتی نەوت لە هەموو قۆناغەکانی نەوت لە گومرگ و خاڵە سنووریەکان لە هەموو ئەوانە و تەنانەت لەوەش فەزیحتر کە ئێستا هاتۆتە سەرەوەی کە هێزی چەکدار بە ڕۆژی ڕووناک ئۆتۆمبیل بێنێتە ژوورەوە بار هەڵگر بێنێتە ژوورەوە بەبێ ئەوەی باج و گومرگ بە یعنی داهاتەکە گەندەڵیەکە و قۆناغێکی زۆر زۆر گەورەتری بەخۆی بڕیوە ئێمە گەڕاندوێتەوە بۆ ئەو زەمەنەی کە تازە ڕاپەڕین کرابوو کە زۆرێک لە بەرپرسەکان ناڵین هەمویان زۆرێک لە بەرپرسەکان هەموو شتانی لە هەرێمی کوردستانە هەبوو کە خەڵکی ڕاپەڕی و پێشمەرگەی پێشمەرگە دەستیان بەسەراگرتە بوو ئاودیوی ئێرانیانە کرد. سپاس دەکەین ئەگە زۆر بە کورتی وزانم تێبینێکت مابوو لەسەر دانیشتەکە. بڵێ تێبینیەکانە کە باس کرا وەکو وتم ینی گرنگترین تێبینی ئەوە بوو کە خەڵق قەرزاربار کرا
و بەرامبەرەکانیش قەرزاربار کرا و هیچ نەگەڕانەوە بۆ ئەو بابەتەی تۆ تەماشاکە من لای من زۆر ئەگەر بە کورتی سپاس دەکەم بەڵێ ینی هەڕاجکردنی کەرتی گشتی کە ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر سەرپێی باسکرا خەتەرێکی گەورەیە بۆ سەر دوڕۆژی کۆمەڵانی خەڵکی کوردستان خەتەرێکە ینی تۆ ئەو هەموو خەڵکە قەرزاربار کردێت تۆ تەماشاکە ئەگەر ئەو بەو قەرزە بچیتەوە وردی کەیتۆکە وەکو خۆیان وردیان کردەوە تقریبن لە 180 پەیوەندیدارە بەموتەوە باشە حکوومەتی ئێمە نەوتی دەرهێناوە نەوتی فرۆشترا ماقولە سەتا ئەوەندەی نزبەی قەرزەکان هێشتا ئێمە قەرزاری پارەی نەوت بگەڕێنینەوە بۆ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کۆمپانیەکان زۆر سپاس بۆ بەرەزانە بوو کاروان ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستان لەم بەرنامەیە لەگەڵمان بوو هەروە مامۆستا عومەر گۆڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارن خواتان لەگەڵ